چەند ڕۆژێکی تر ساڵێک بەسەر پێکەنانی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین تێپەڕێت. ئەوەی ئێمە زیاتر مەبەستمانەتیشی بخەینە سەر و گفتوگۆی لەبارەوە بکەین پێگەی کووردا لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ئایا لە ناوچە خزمەت لەو ناوچانی کە کوردی تیا نیشتەجێن چی کراوە؟ بە سوپاسەوە بەڕێز کاک یاسین محەممەدم لەگەڵایە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین. کاک یاسین بەخێر بێت. بەنی باش کاکام بەیانی کارمەندان و بینانەانی شاشە جوانەکەی کورسات باش سپاس بۆ ئەم دەرفەتەکە بۆ منتان قسە. زۆر سپاس. کاک یاسین با لەوە دەست پێ بکەین وەک ئاماژەم پێ چەند ڕۆژێکی تر ساڵێک بەسەر پێکەنانی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین تێپەڕێت. پێشەوەی تیشکێنە سەر پێگەی کورد ئەمێ بە شێوەیەکی گشتی پرسم چی کراوە بۆ پارێزگاکە لە ماوەی ئەو ساڵەیە هەڵبەت؟ مەڵێ کاکە مەڵای خۆی دیارە ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2010 هەڵپەسێنراوە لەو ناوچانە کە لە پارێزگاکانی عمومی عێراق کە 15 پارێزگا بوو ئەنجومەن هەڵوەشابەوە هەڵپەسێنرا بوو. دواتر لە بە بڕیاری ئەنجومەنی نوێنەران زیندوو کرایەوە و دیارە لە کۆتاییەکانی 2023 کە بڵین لە هەژدەی 12 هەڵبژاردن ئەنجام درا بۆ بڵین زیندووکردنەوەی ئەو ئەنجومەنە لە چووە 2024 ئەنجومەنی پارێزگاکان دووبارە زیندوو کراوە. پارێزگای سەلاحەدین شێکە بوو لە پارێزگایانە. ئێمە وەکو ئەو ژمارەی کورسیانی ئەو پارێزگایە 15 کورسی بوو وەکو کورد دوای ئەوەی کە وەکو خۆمان بڵین هاوپەیمانیمان کرد لەگەڵ لیستێکی عەرەبیە چونکە قاسمی انتخابی ئەو هەڵبژاردنە کورد ناتوانێت بە هەر چەندی هاوپەیمان بێنە ناوخۆی ناتوانێت بگاتە کورسیەک بۆیە هاوپەیمان بوون لەگەڵ لیستێکی عەرەبیە توانیمان کورسیەک بەدەستبێنین. یەکێک بوو لەو لیستە بەهێزانی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین. دواتر ئێمە یعنی دوای ئەوەی کە سوێندی یاسای خواردن ماوەیەکی دیاری کراو بۆ بڵین ئەوەی کە دیاری کرابوو تا دانیشتەکان بکرێت تقریبا لە چواری دوو ئێمە دەست بە کار بووین یەکەم دانیشتنی ئەنجومەنی پارێزگامان کرد. توانیمان لەوێ سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی دەستنیشانکەین و لە کۆبنەوەیکی دوای ئەوەدا توانیمان پارێزگایەک بۆ کە ئەحمەد عەبدوڵڵا جبوری بوو داینێن. دواتر ئەو تاعنی لێدراوە نەتوانرا قەرارەکەی پەسەند بکرێن گەڕاندراوە دوایەوە دوای نزیکەی مانگ و نیوێک یەڵە توانرا پارێزگایەکی تر دیاری بکرێت کە ئەویش با بڵین بەدر فەحلا کە ئێستا پارێزگایە لە سەلاحەدین. ئەمانە وای کرد کۆمەڵی ینی دواخستن و پەخستنی کارەکان نەختێ دوا بکەوە کۆمەڵی وەزعی سیاسی ناو پارێزگاکە کە وای کرد بڕێڕەوەکە نەختێ ئاراستەکان بگۆڕێەوە نەختێ دوا بکەوە. بۆیە ئێمە هەر هاوپەیمان بووین و هەر تەحالف بووین لەگەڵ ئەو لیستەیە وا بڵین ئەو لیستەی کە ئێمە جەماهیر وەتەنی کە ئێستا پارێزگار لە لیستەیە کە ئێمە لەگەڵی هاوپەیمانین. ئەنجومەنەکە شوکو ئێستا ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردوو لابراوە ئیقالە کرا بە هۆکارێک ئێستا دێنە سەرەوە ڕوونێواکەین. لە ئێستاە تقریبا با بڵین ئەوە بۆ کۆتایی بۆ ساڵێک ئەچێ تاکو ئێستاکە شتەکە وەزن سیاسێکە بە شێوەیەکی گشتی کپە و ئارامە و باش ینی خراپ نییە لەو ڕۆکە سێرەکرێکە وەزەکە ئاڵۆزە بەو شێوەیەش نییە. بەڵێ کاک یاسین سەرباری ئەو پێشاتە سیاسیانی کە باست کرد وەک نوێنەرێکی خورمات و لە ماوەی ئەم ساڵدا بە شێوەیەکی گشتی چیتان کردو بۆ ناوچە کوردنشینەکانی خورماتەوە؟ نێرە پارێزگای سەلاحەدین طبعاً یەکێکە لەو پارێزگایانە کە بەداخەوە ینی تامیش کراوە لە عێراق ینی زۆر با بڵێن زۆر بایەخی پێ نادرێت. بەڵێ زۆر ینی لە حکومەتی عێراقەوە زۆر وەکو بایەخی پێ نادرێت بە حکمی ئەو پارێزگایە وەکو با بڵێن مەسقەتی ڕاستی با بڵێن جێی نیشتەجێبوونی سەرۆکی پێشوو بووە کە سەرۆکی دکتاتۆر سەدام حوسێن بووە. بۆیە ئەوە بایەخی پێ نادرێەوە وا بە چاوێک سێرەکرێن بە چاوێکی حقت سێری ئەو پارێز من وای بین بۆ چوونی خۆمەوە وای بینم. بۆیە ئەگەر بەراوردیکەین لەگەڵ پارێزگاکانی ترە وەکو ئەوانەی کە سونەن بەراوردیکەین لەگەڵ ئەنبار و مووسڵ ئەوانەیە بایەخدان بەو پارێزگایە زۆر زۆر کەمەوە هەتا تەنانەت لە میزانێ دانانی میزانەکەیشەوە پێویست ئاوری لێ نادەنەوە پێویست کارەکانی واتە ئەوەی کە نەختێک هەستەکەم بە چاوێکی جیاواز سێر ئەو پارێزگاکرێ. ئێمە وەکو کورد کە با بڵین ڕێژی لە 4 بۆ 5 پارێزگاکە پێکەێنین ینی دوایەوەی هەوڵ و ماندبوونی جەماوەرمان و پشت بەستن بە جەماوەر و بە قاعدەی خۆمان و بەو هەوڵ و ماندبوونی کە لە پێشترە ئێمە توانیمان لە ساڵی 21 کە کورسێکی ئەندام ئەنجومەنی نەڕای عێراق بەدەستبێنین بەڕێز کاک مەلاکەریم ئێستا لەوەیە و دوایەوەی کارە جوانەکانی ئەو وای کرد کە ئێمەش بتوانین لە 2023 لە کۆتایی 23
دیسان کورسێک بەدەستبێن ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ئێمە لە ئێستایشدا لە هەموو هەوڵێکین بۆی هەر خزمەتێک هەر بەشە بودجەیەک بێت ئێمە پشکی خۆمانی لێدا بڕین وەکو ناوچە کوردەکان خزمەتێکی خەڵکی خۆمانی پێ بکەین و شەو ڕۆژمان خستە سەر یەک بۆەوەی بتوانین خزمەتێکی هیچ نەبێ قەرەبووی بەشێک لەو ئێش و ئازارەی خەڵکی خۆمان بدەین کە بە خزمەتکردنێکی بچووکیش بێت. بەڵێ کاک یاسین بابینە سەر پێگەی کورد پێگەی کورد لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین چۆنە ئایا وەرگرتنی ئەو پۆستە گرنگەکان لەلایەن کوردەوە جێی خواستی ئێوە بۆ تا ئێستا؟ بێگومان ئێمە ئەگەر سێری ئەو بکەین تقریبا 6-7 قوارە هاوپەیمان بوو لە دروستکردنی بە حکوومەتی خۆجێی پارێزگای سەلاحەدین ئەگەر بێتە سەر واقع هەر 6 رازی نییە لە پۆستانی کە وەریگرتووە و ئێمە شێکێکین لەو هاوپەیمانەی کە لەگەڵ لیسی ئەجەماهیرە بوون ئێمە خواستمان وا بوو کە دوایەوەی کە کورسی بەدەست بێنین معاونی ینی جێگریم پارێزگا بۆ ئێمە بێ یانی هیچ نەبێ پۆستێکی بەڕێوەبەری گشتی کە هاوتای ئەوە بێ بەڵێ ئەومانتوانی ئەوە بەدەست بێنین ئەو پۆستەمان بەدەستێنا وایە معاونێکی مەحافظمانش بەدەست بێنە بەڵام تر لە وەزع سیاسێکە وای کرد ئەومان نەتوانی بەدەست بێنین دوو ڕاوێژکارمان بەدەستێنا دواتر ئەو دوو ڕاوێژکاریش بە بڕیارێک هەڵوەشێنرایەوە ڕاوێژکارەکان بۆ ئێمەش ئەو پۆستەمان لە دەستدا لە ئێستاە لە هەوڵی ئەوەیان پۆستێکی تر وەرگینەوە لە ناو پارێزگای سەلاحەدینە کە ئەویش حەق و استحقاقی خۆمانەکە دوای ئەوەی هاوپەیمان بوونەوە ڕێکەوتنێک لە نێوانمانە هەیە لەگەڵ سەرۆکی لیسی ئەنجەماهیر وەتەنی کاویش ئەحمەد عەبدوڵڵا جبوریە کە ناسراوە بە ئەبوو مازن. بەڵێ کاک یاسین بە شێوەیەکی گشتی پەیوەندیدان لەگەڵ لایەنە سیاسیەکانی ناو ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین چۆنە؟ فەزڵ بۆخوا ئێمە کورد زۆر شوێنی جێگەی خۆمان گردووەتەوە لە دڵی هەمویانە و لە ئەتوانن ینی بەداچوونەوەش بکەن لەگەڵ هەمویانە زۆر باشین و متمانەی خۆمان هەیەەوە کە ئێمە تەمان عهدی خۆمان پەیمانی خۆمانمان لەگەڵیانە بردووەتە سەر و ئەمان خۆت کورد شەزانی شتێک و دی بەڵێ وتی نەخێر ئێمەش بەو ئاراستەیە ئیشیان لەگەڵاکەین مراوەغی سیاسیان لەگەڵیان ناکەین ڕاست و دروست لەگەڵیانە ئەبین و لەگەڵیان شەنەبین ئەڵێن لەگەڵتانە نیمان بۆیە بەو ئەدا و ئیشەی خۆمانە فەزڵ بخوا سەرکەوتوین و ئەجێی متمانەی هەموو لایەکین. بەڵێ کاک یاسین لە سەرەتاوە باسی ئەوەت کرد کە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی فیدراڵ پارێزگای سەلاحەدینی پەراوێز خستووە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ڕۆڵی ئەندامانی ئەنجومەن لە چاودێریکردنی سەرجەم سێکتەرەکان لە پارێزگای سەلاحەدین سەرباری ئەو فەرامۆشەی کە باسمان کرد لەلایەن حکوومەتی فیدراڵەوە چۆنە لە چه ئاستێکدا لە ئێستا؟ وڵی کاکەم خۆی طبعاً عێراق عموماً و پارێزگای سەلاحەدینیش بە تایبەتی گەندەڵی باڵی کێشاوە بەسەر ئەو پارێزگایە هەموو جۆمکەکان دەست بۆ هەر سێکتەرێکە بەی دەست بۆ هەر دام و دەستگایەکە ئەبەی بەداخەوە ینی دەیان پرۆژە هەیە هەر دوسێ جار میزانێکە بە کاملی خوراوە ینی گەندەڵیەک باڵی کێشاوە بەسەر ئەو پارێزگایەکە بە ئاسانی ینی کۆمەڵی ینی ئیجراعاتی یاساین دەستەبەی بۆ هەر جێگا یەک هەر سێکتەرێک سێرەکەی ینی بەدەر نییە لە مەوزوعی گەندەڵی و فەسادی ئیداری و ئەم جۆرە شتانە بۆیە ئاسان نییە ینی ئیشکردن تایە و بێ ئومێدیش نابین لەوەی کە ئێمە هەر هەوڵمانداوە نەزاهیش ڕۆڵی خۆی گێڕاوە لەو مەوزوعەوە ئەمە چاودێریمان کردووە هەر کەم و کوتێکیش بینین لی ناوەستین و تا توانیمانە هیچ نەبێ بەشێکی زۆر چارەسەر بکەین ینی بەشێک لەو ئینانە بەڵام ئێمە دیوێکیان بە قانون و بە یاسا ئێمە لەگەڵی ئەڕۆین ینی هەوڵە دەین لەگەڵیا ئێمە ئیشی خۆمانەکەین و توانای خۆمان دەخەینە گەڕ بۆی ئیشەکانمان بەڕێ بخرێ بەڵام دیوێکی تری هەیە باوەڕکە ینی ئاکام گەندەڵی ینی سەرەکەی لەدا بەزیوەتە سەر بچووکترین فەرمانبەر ینی سەرەکەی کارەکان پەکە خاشتەکە بۆی هیچ حجەیەک بدۆزێتەوە تا بتوانێت ئیشەکە بە فەسادی بکە ئیشەکە بە گەندەڵی بکە ینی ئەمانش خۆی من ناکرێت چاودێربی بەسەر هەموو فەرمانبەرێکی ئەو پارێزگایەوە قورسە ئیشکردن لەوێ ینی بە حکمی ئەو فەساد و ئەو گەندەڵی کەوتم باڵی کێشا بەسەر پارێزگاکەیە بەڵام ئێمە نەوەستاین و هێزی خۆمان قووەتی خۆمان و چاودێری و متابعکردنی ئیشوکارەکان ئەەکەین بەردەوام لیجان دەرەچین بۆ سەر هەندێ جێگا و هەندێ متابعکردن و ئەەکەین بەڵام ئاسانیش نییە کاکەکەم زۆر قورسە زۆر با بڵین ئیشی سەلاحەدین ڕێەکان ناڵێن ئیشی ئیداری ئاسانە و ڕێگا بەڵام بە دوو ڕێگایەکیان قانونیەکەی ئەوەی کە ئەڕوا و هیچ کێشەیەکت نییە ڕێگای دووەمیش ئەوەیە کە تۆ بەداخەوە ینی خۆزگاوانە بواە سەرەکەی کۆمەڵێ بە ئیشی
گەندەڵی و بە پارە و بە شتانە ڕێەکە بەداخە خۆزگا ئەوانە نەبووایە بۆ ئێمە دەیان بەڕێوەبەر و شتیوای سێ لە نەزاهە و لە سژنان بەهۆی ئەو فەسادی و بەهۆی ئەو گەندەڵیانەوە کە کراوە ئێمە هیوادارین ئەو مۆزوع هێواشەوەچیش نەبێ هەوڵی وردە بن بڕی کەی نهێڵی ئەو گەندەڵیە زیاتر شۆڕۆ بێتە خوارەوە زیاتر پەرە بسێنێ. بەڵێ کاگیاسین لەسەرەتاوە باسی بەڕێز مەلاکەریمت کرد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێمە لێرە وسڵامان بۆی هەیە هەماهەنگی ئێوە تۆ بەڕێز مەلاکەریم چ کاریگەری چێ بۆ خزمەتکردنی خورمات و یان ئەو ناوچانەی کە کورتیتیانیشتەجێ یاخود پلانتان بۆ داهاتوو چییە لەو بارەوە؟ بەڵێ وەڵی بەتاکید ئێمە سەرەتا ئەو کەسێکە شارەزا و ئەندامی ئەنجومەنی ئاگادارهەماهەنگی باشتانەیە ئەمانگی زۆر باشمان هەیە و بەردەوام لە هەر بڕیارێکی سیاسی قورسدا بۆ ئەوە گەڕێمەوە و مەسئولی مەڵبەند میشە بە بڵێن وەکو حەزب بگەڕێنەوە سەر ئەرکی حەزبی و سەربارەوەش هەر برا گەورەمانە ئێمە هەر بڕیارێک بدەین و هەر قەرارێکی یەکلاکەرەوە بێ ئێمە پرس بەوەکەین و توێژەکەین ڕاوێژەکەین سەبارەت بە پرۆژەکانیش ئەو لە بەغاوە قسۆری دەکردووە هەولی خۆیەدا و ئەوەیشی لە پارێزگای سەلاحەدینە بێ من خسوومەتە سەر شانی خۆم و ئەرکی خۆمە جێبەجێیەکەم و بەردەوام ئێمە هەر شتێک ڕووبدا هەر مەوزعێک پێویستکە ئێمە گفتوگۆکەین و هەمانگی باشمانەیە و توانیمانەشەکان بەسەر کەوتوی بەڕێ بخەین و هیچ کێشە و گرفتێکیش نییە لەخوا بەزیان. بەڵێ ساڵی 2014 هەڵبەت تیرۆسانی داعش چەند پارێزگایکی عێراقیانگەری چێک لەوانە پارێزگای سەلاحەدینە کاگیاسین لە دوای پاکردنەوەی لە تیرۆریستان کاولکارێکی زۆر بەو شارەوە دیارە هەنگاوەکان چۆنە بە ئاراستەی ئاوەدانکردنەوەی پارێزگاکە؟ والله وەکو باسم کرد بەڵێ ئەو پارێزگایە وەرگیرایەوە بە کاولی وەرگیرایەوە تەمان ئێستێشی پێوە ئێستێکێک لەوانە کە گرفتێکی زۆر گەورەیە پردی زەرگەیە تەوان یەکێک لەوانە کە ڕوخێنرا و بە ئێمە ڕۆژانە هاتشۆ بۆ ڕێگایەکە این ڕێگایکی مەترسیدا ڕێگایکی پردەکە 4 ڕۆژی کە زستانە باران شت بوارێ ڕەنگە ڕێگاگەمان هەر لێ قەدەغە بکرێ بە بتوانین لەوێ لە کەرکۆ هاتچۆ بکەینەوەوانە قورسە بۆ ئێمە وەکو باسم کرد لە سەرەتاوە جیاوازیەک هەیە لە دابشکردنی میزانی و ئەو بودجەی کە سەرفەکرێ بۆ پارێزگایان بەراورد بە سەلاحەدین زۆر بەکەمی بۆی سەرفەکرێ بۆ ئاورێکی وەکو ئەو پێویستی لێ نادرێتەوە. من سەرەتا باسم کرد ئەگەر بەراوردیکەی لەگەڵ ئەو پێشکەوت پێشهاتەی کە هاتووەتە سەر ئەو پرۆژە خزمەتگوزارین کە بۆ ئەنبار و مووسڵەکرێ یەک لەسەر دەیشی بۆ پارێزگای سەلاحەدین نەکراوە یعنی زۆر ئاوری لێ نادرێتەوە ئەو میزانی ئەو بودجەی کە بۆ ئێوە سەرفکراوە بۆ پارێزگای سەلاحەدین نەکراوە و زۆر ئەو بۆ وایخی پێ نادرێ و ئێستەیش وەرە پارێزگاگە ببینە ئاسەواری ئەو کاولکاری لە بەشی شوێن و ڕێگا ماوەتەوە و وەکو پێویست نەتوانراوە ئاورێک باشی لێ بدرێتەوە. بەڵێ کاگیاسین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین لە پۆستەکەی دوورخرایەوە هۆکارەکەی چییە؟ دیارە ئێمە دوای ڕێکەوتنی سیاسی ئەوەی کە بڕیار بوو کەوتن لە چواری دوو ئێمە یەکەم کۆبنەوەمان کرد ڕێکەوتنێکی سیاسی لە ناو لیستەکان هەبوو کە حزبی باڵێن حەسم کە حزبی ئیسلامی عێراقی کە سەرپەرشتیەکە کە ئەو پۆستە بۆ ئەوان بێت و بەڕێز سید عادل سمێدعی کە وەکو شخصی خۆی ڕێز و احترامم بۆیە کەسێکی بەڕێز و کەسێکی عزیزە لە ئێمە بەڵام لە ئەداییشکردنەکەیە و لە دوای ئەوەی کە ئەو پۆستیان وەرگرتووانە وەکو پێویست کۆمەڵێ کەم و کوڕی هەبوو لە ئەداییشکردنەوەوانە و ئیدارەدانی پۆستەکە وەکو پێویست نەبوو دیارە نەک تەنها ئێمە بەڵکو هەموو ئەندامانی ئەنجومەن کە ناڕازی بوون لە ئەداییشکردنەکە لە کۆی تقریبا 15 ئەندام یانزەیان ناڕازی بوون لە ئەداییشکردنەوەوانە بۆیە کۆدەنگێک کۆکرایەوە کە لەسەر ئەوەی کە ئەبێ ئەم پۆستە بگۆڕدرێ بە کەسێکی تر چکە ئێمە هەستمان بە کۆمەڵێ تاکڕەوی لە بڕیاردان و کۆمەڵێک کێشەی تر و نەتوانینی ئیدارەدانی پۆستەکە وەکو پێویست نەبوو و بڕیارماندا کە ئەو پۆستە بگۆڕدرێ ئێمە دەنگمان لەگەڵ دەنگی ئەو برادرانە بوو کە پێویستە ئەم پۆستە بە کەسێکی تر بسپێندرێ. بەڵێ کاگیاسین ئێمە باسی چەند پرسێکی تایبەت بە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین پارێزگای سەلاحەدین بە شێوەیەکی گشتی کرد لە ئێستادا ڕەوشی ئەمنی لە پارێزگای سەلاحەدین بە دیاریکراوی لە خورمات و چۆنە؟ وڵاهی ڕەوشی ئەمنی کاکام ڕەنگە خۆت لە ڕاگەیاندنەکان بیبیستی ئەوانە ئێمە تەمان لە هەندێک جێگا هەیە کە ئێستایش جموجۆڵی پاشماوەکانی داعش لەو ناوچانە بوونی هەیە
وەکو مەسافەی کە لە بڵێن لە پشتی چای هەنجیرەوە بۆ بگاتە ئەو شوێنانەی کە هێزی پێشمەرگەی لێ ئەو مەسافە با بڵێن بۆ شای ئەمنیە ئەوە لێ جمجۆڵ و بوونیان هەیە و ئەوش بۆ ئێمان زۆر مەترسیە بۆ خەڵکی ناوچەکەی خەڵکی ناوداوێت جمجۆڵی داعش لەو چانە ئەبینین و هەمان کات لە با بڵێن لە چەمی زەرگە لە کۆتایی سنووری هەرێم کە حەمرینە چیای حەمرین لەوێت لە چەمی زەرگەیش لەوێ ئێمە ڕۆژانە بەوێ هاتووە بڕین جێگایەکی مەترسیدارە داعشی لێەوە بەردەوام ئێمە ئۆپراسسیۆنەکانی هێز عێراقەکان ئەبینین لەو ناوچانەکە ئۆپراسسیۆنەکەن لە جی ئەو چەکدارانەوە لێیان تیرۆرەکرێ بەڵام بوونیان هەیە لەو ناوچانە و جمجۆڵیان هەیە نەک تەنها لەو ناوچانە بەڵکو لە چەند جێگای تری پارێزگای سەلاحەدین چەکدارانی داعش بوونیان هەیە و جمجۆڵیان هەیە لەو ناوچانە بە شێوەیەکی گشتی باش ئەوەزی ئەمنی خراپ نییە بەڵام بڵین 100% ئەمانە بەو شێوەیەش نییە بەڵێ کاگیاسین من دوا پرسیاردا ئاڕاستاکەم ئاشکرا لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دەنگەکانی بەرز بووە پرسیارەکەم ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش نزیک بۆتەوە کورد چۆن خۆی ئامادە بکات لە پارێزگای دیالە لە پارێزگای سەلاحەدین یاخود ناوچەکانی ترکە کوردیان شتەجێ بڵێ کاکەکەم دەنگدەر بە دوو سێ ڕێگا پێم وابێ بەڕای خۆمانی یەکێک لە ڕێگا گرنگەکان کەەوەی ئێمە بە خزمەتکردن ینی تۆ خزمەتی خەڵکە خزمەتی جەماوەەکەی خۆت بکە جەماوەەکەی خۆت بگرە دەستی پێوە بگرە خزمەتی کە پێم وابێ سەرکەوتووەبی لە ئیدارەدانی هەڵبژاردندا بۆ هەر هەڵبژاردنێک ئەگەر تۆ خزمەت تەبێ ئەویش سجابەی دەنگدانی بۆ تۆ هەیە یعنی ئێمە بەداخەوەکە لە ڕابردووە نۆکو پێویست نەمانتوانی خزمەتی خەڵکی خۆماکەین بەڵام ئەو بەڵێنەی بە خەڵکی خۆمامانداوە لە دوای 2021 شانازی پێواکەین کە بۆ خزمەتی کە من و کاک مەلاکەریم لەم فترەیەکە من فترێکی کەمیشە ئیشمان کردووە و ڕۆڵی خۆمان گێڕەوە ناڵێن 100% هەموو شتەکانمان توانێت جێبەجێکەین بەڵام بەشێکی باش و هەموو توانای خۆمان خستۆتە گەڕ بۆ خزمەتی هەر قوچە و کۆڵانێک پێویستی بە ئێمە بە پێویستی بە خزمەتی ئێمە دەستی ئاوادانکردنەوەی بۆ درێژکەین و ئێمە نەوەستاوین و ناشوەستین و ئەو بەڵێنانی کە داومانە بە خەڵک بەڵێنێکە کە ئێمە خزمەتی خەڵکین بە خزمەت گوزاری بۆوانە یعنی ئەوەی کێکە لە بەڵێنە گرنگەکانمان مەشغوڵ نەبین بە کاری ترەوە زغیری لەوە زیاتر خزمەت بکەین ئەمە یەکێکە لە ڕێگا سەرێکیەکان کە ئینسان لە دایمەن پرۆسە سیاسیەکانەکە هەڵبژاردن لە لاینە سیاسەکان سەرکەوتو تیابن کە بتوانێت خزمەتێک بە خەڵکی خۆی بگەێنێ من ئەوە یعنی خاڵێکی جەوهەریە پێویستە زۆر بایەخی پێ بدەین و زۆر گرنگی پێ بدەین و ئێمەش فەزڵ بۆ خوا بۆ ئەو هیمەتی و خەڵکە کە ئێمە ئەو خزمەتەکردمان بەرهەمەکەیمان چنیوە و ئێمە زیاتر هەوڵەدەین خزمەتی زیاتر بکەین بەرهەمی زیاتر بچینەوە لەو لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. بەڵێ بەڕێز سیاسی محەممەد ئەندامی جومەنی پارێزگای سەلاحەدین سوپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن. سوپاس بۆ ئێوە بۆ بینەناتان دەستان خۆش بێ و سیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازین انشاءالله یەکێتی نیشتیمانی کوردستان هەر سەرکەوتووە بێ هەر سەربەرز دەبێ ئێمە لە هەر جێگایەکێتی سەرکەوتووە سەرکەوتنە بۆ هەمومان بۆ هەموو کورد بۆ هەموو بۆیە ناوچە دابڕاوەکانیش بەشێکە لەو ناوچانەی کە زوڵمێکی زۆر و غەدێکی زۆری لێکراوە تەهمیشێکی زۆر کراوە بە هیوادارین یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئایندەیە زیاتر بایەخ بەو ناوچانە بدا و ئێمەش پشت و پەنایان ئەبین و پشت و پەنای جەماوەر و خەڵکی خۆمان ئەبین. زۆر سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ تۆش.